کۆمەڵی دی ئوسترالیا و تورکیا و یاریەکەش دووبەی کۆتایی هات لە بەرژەوەندی ئوسترالیا. پێش دەستپێشی یاریەکە ئەردەگولێرم بینی یانی چۆن بڵێن وەکو سەرکردەیەک خۆی نیشاندا هەرچەندە سەرکردەی تر هەیە مەسەلا هاکان سەرکردەی یەکەمە لە لای من لە هەڵبژاردەی تورکیا بەڵام بینیم یانسەر مەسەلا بە ڕوحیەتێکی گەورە ئەردەگولە دەیوت یاڵا برادەران ئێمە دەتوانین براوە بین با بچین ئیدی بەڵام 2-0 نەدەرەوە. یعنی ئوسترالیا بە هەموو شێوێک لە تورکیا باشتر بوو. ئوسترالیا بەیاری و بە ئەنجامیش براوە بوو بەڵام تورکیاش هەڵبژاردەیەکی خراپ نییە بەڕاستی. ئوسترالیاش یەک لە هەڵبژاردە ئاسیاویەکانە کە توانی بباتەوە چکە تورکیا بە ئەوروپا حسابە. بەڕای من پێم خۆش بکە ئوسترالیا بردیەوە وەکو خۆشی چکە من زۆر حەز بە تورکیا ناکەم بەڕاستی. لە گروپی ئی یاریە سوپرایزەکە دووبارەبوونی ئەنجامی حەفبەیەک ئەڵمانیا و کۆراساو. ئەڵمانیا لە پێشووتردا بەرامبەر هەڵبژاردەی گەورە قسێکی ئێستا دەڵێ کۆڕاستە و توێتی کاکە ئاساییە بەڵخۆ هەر من حەوت گۆڵم نەخواردووە هەڵبژاردەی گەورەی تری وەکو بەرازیل کە لە ڕابردوودا 5 مۆندیالی هەبووە حەوتی خواردووە شتێکی چۆن دەڵێ پێشبینی کراو بوو کە ئەڵمانیا باتەوە بەڵام بە ئەنجامە گەورەیەنە ئەمە بۆ سێم جارە لە مێژوو کە ئەڵمانیا بە ئەنجامی گەورە باتەوە 7-1 بەرامبەر کۆڕاسا و 7-1 بەرامبەر بەرازیل لە پێشووتریشدا 8-0 بەرامبەر سعودیە بینی بوو بەڵام دی کۆڕاسا و یەکەم هەڵبژاردە بوو یەکەم جارە لە مێژوودا تەبان کۆڕاسا و بچووکترین وڵاتە خاوەنی 150,000 دانیشتووە کە بەشداری مۆندیال بکات یعنی لە مێژووی مۆندیال ئەمە یەکەم جارە هەڵبژاردەیەک وڵاتێک بەشداری مۆندیال بکات کە ڕێژەی دانیشتوانەکەی 150,000 بێ و چۆن دەڵێ مەساحەی ئەو وڵاتە بچووکترین وڵاتیشە کە بەشداری مۆندیالی کردووە. لە یاریەکی ترمان هەبوو هۆڵەندا و یابان خۆشترین یاری مۆندیال لە گەیمی یەکەم کاگەیست هۆڵەندا زۆر باشتر بوو لە یابان بەڵام لە گەیمی دووەم شتەکە پێچاوانە بووە. هەڵبژاردە ئاسیاویەکان سوپرایزن کاگەیزانی ئەمە چیمان بۆ ئاشکرا دەکە کە لە گەیمی دووەم یابان باشتر بوو گەورەی ڕاهێنەر یعنی کۆمان هەموو زارە قسەی دەڵم کۆمان ڕاهێنەرێک نییە تۆ متمانەی پێ بکەیت تا مۆندیالت بۆ ببات بەڵام هەر ڕاهێنەرێک نییە لە تیپش بێت نازانەوە هەر لەگەڵ باسە بینیمان پێشتر و لەگەڵ هەندێک بەس ئەگە سەیری یابان بکەی ڕاهێنەرەکەی لە ساڵی 2018ەوە ئەو هەڵبژاردەیە سەبر پێدەگەێنێت و کاری لەسەر دەکاتن. یابان ناوێتی زۆر گەورە دەبێت لە مۆندیال ئەو قسەی منتان بیر بێت یەکێک دەبێت لەو هەڵبژاردانەی زۆر بە زەحمەت دەتوانێت بکەیتە دەرەوە و هەڵبژاردەیەکی زۆر باش دەبێت بەڕاستی.